يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە سەردەمێکا دەژین کە لە تێکگەڕای جیهانی ئەم سەردەمەدا بە کوردستانی خۆشمانەوە دەبینی زۆری خەڵکی، یعنی هەرە زۆرەکەی خەڵک هەست بە بێتاقەتی دەکا، هەست بە قەلەقی و ماندووبوون دەکا، بەتایبەت لە ناو چینی گەنجاندا کە چینی گەشە و دڵخۆشیە بە ژیان مەمانان ڕۆژانی جومعە ناو بازاڕمان سەریش و کارمان ئەو هەموو خەڵکە بەتایبەت چینی گەنجان لە کوڕان و کچان دەبینی کە دەڵێ بێزارم لە ژیان، بەڕاستی وەڕز بووم لە دەست ژیان. تەنانەت ئەگەر ئەم ئیمان و خواناسیە نەبێ خەڵک پەنا دەباتە بەر خۆکوشتن کە هەشە، دەگاتە لوتکەی بێزاری لە ژیان کە دەستچوونە ناو جەستەی خۆتە بە فیشەک خۆت بکوژی، یان پەنا بەخواوەکو دەبیستین و دەبینین خەڵک پەنا دەباتە بەر کوشتنی خەڵکانی تر، تەنانەت جگەرگۆشەکانی خۆی، تەنانەت خێزان و هاوسەری خۆی، تەنانەت ماڵە خەزوران و زاوا بەرامبەر بە یەکتر کە نزیکترین کەسەکان و مەحرەمن بە یەکتر. ئەمە نەک لە کوردستان هەروە بێ، کوردستانی ئێمە هێشتا لە چاو ئاماری وڵاتانی ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوودا هێشتا ئەمە زۆر باشە، فەزلی ئەم ئیسلام و ئیمانە. لە تەواوی جیهانە مرۆڤایەتی ئەمڕۆ قەلەقە، هەست بە بێزاری دەکا. وتاری ئەمڕۆ بە جەنابت دەڵێم ئەگەر لە ژیان بێزاری گوێ بگرە، ئەگەر ڕۆژێ هەستت بە بێزاری و بێتاقەتی کرد بگەڕێەوە خزمەت ئەم قورئان و حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی خوا نەخواستە وا لێنەیە پەنا بۆ جەستەی خۆت لە ناوبردنی بەی یان پەنا بووە لە ناوبردنی کەسانی تر بدەی. عەزیزانی خۆم، یەکێ لەو شتانەی کە بێزارت دەکات لە ژیان، وتاری ئەم جومعەیەم تەواوکەری وتاری ڕابردووە، بریتیە لە دووشت لە هەر کەسێکە هەبێت دڵنیا بن لەم ژیانە بێزار دەبێت. یەکەمیان ئەوەی کە پێتە واجبتە لەسەرت بیبەخشی، بەخشین لە ناو کەوانەیەکە مەبەستم تەنها ئەوە نییە پارە ببەخشی، ئەوەی خوا لەم سەرزەویە تۆی داناوە و حەقێک لەسەر شانە ئەبێ بیگەێنی بەرامبەرەکانت، ئەبێ ئەم سەرزەویە جێپەنجەیەکی تۆی پێوە دیار بێ لە ئاوەدانکردنەوەدا. ئەگەر کەمتەر خەمیت کرد دڵنیا بە کەسیش ئاگای لێ نەبێ هەست بە قەلەقی و ناڕەحەتی دەکەی. زیاتر ڕوونی کەمەوە بۆ جەنابتان. کەسێک کار دەکا بۆ کەسێک، ئەگەر قیامەتیش نەبێ، ئەگەر لێپرسینەوەی لای خواش نەبێ کە هەیە و ئەکیدین، ئەگەر خاوەنکار ئاگاشی لێت نەبێ، واللهی برا باشەکەم بەو خوایە لەو کرێکاری خۆتدا لەو ئیشکردنا غەش بکەی لە بەرامبەر، ئەها چونکە پارەکەت وەرگرت حەقی بەرامبەرن نەدا، دڵنیا بە وا لێ دێ لەم ژیانە بێزار دەبی، دەچیتەوە ماڵەوە لە جیاتی ئیسراحەت بکەی، هەست بە قەلەقی و ماندووبوون دەکەی. بڕواتان هەبێ مۆزەفی دائیرەیەک بی، کۆمپانیایەک بی، حکومەت بی، لە زانکۆدا بی، لە فەرمانگەدا بی، ئەو مەعاشەی وەری دەگری بای ئەوەندە بە زیادەوە خزمەت نەکەی، کەسیش چاوی لێت نەبێ، واللهی هەست بە قەلەقی و ناڕەحەتی دەکەی. بۆیە کاتێ ئیسلامی ئێمە دڵە مەعاشی بندیوار حرامە، مەسەلەوە نیە حکومەت گەندەڵە هەرچیەکە، مەسەلە خۆتی لەبەر ئەوەی تۆ تووشی بێزاری و قەلەقی لە ژیان نەبی. هاوسەرێکی بەڕێزی ژیان، ئێستا زۆربەی ژنان بێزارن لە ژیان، واللهی وەرە حەقی ئەو مێردەی خۆت بدە، ئەوەی ئیسلام داوای کردووە حەقی ئەو مێردەت بدە، هاوکاری بە دەستباری بە. خوشتی خۆشەویستم، ئەگەر هەستت بە بێزاری کرد لە برای خۆتی داوا بکە، واللهی نایکەی. ئافرەتانی ئێمە لە قەدیما چەند ماندووتر بوون، ئەم پیاوە بەڕێزانەی کە تەمەنێکیان هەیە لە دەشت و دەرە هەمومان کوڕی لادەین و ژیاوین، ئافرەت دەستباری مێردەکەی بوو، سەرەڕای ئەرکە شەرعیەکانی کە خوا لەسەری دانابوو دەستباری مێردەکەشی بوو، لە هەموو کاروبارێکی ئاژەڵداری و جوتیاریدا دەستی مێردەکەی دەگرت و هاوکاری بوو، چەند بە مرتاحی دەژیان. ئێستا ئافرەت زۆربەی لەبەر سپلیت و موبەریدە لێی دانیشتۆ و کەناڵی تەلەڤیزۆنی کۆنتڕۆڵ دێنێ و دەبا، بەڵام هەمووی بێزار و ناڕەحەتە.
لە هەموو ئەم کوردستانەدا یەک دکتۆری دەرونی نەبووە، کەسیش دەرونی نەخۆش نەبوو. ئێستا هەموو کۆڵانێک نەخۆشێکی دکتۆری دەرونی تێدا و بەریش ناکەوێت، هەمووی ناڕەحەتە. دڵنیا بەهی ئەوەیە کە وەردەگری بەڵام ئەرکی سەرشانی خۆت نادەی. هەل لە دایکبوونی سروشتی منداڵان خوای گەورە کە بۆ مرۆڤ و بۆ سەرجەم زیندەوەران دایناوە ئەفەرمێ ژان بگرە بۆ ئەوەی ژیانت خۆش بێ. ئافرەتێک کە بەو هەموو ژانی منداڵ بوونەوە بەبێ دکتۆر و چاودێری، من ناڵم دکتۆر و خەستەخانەی منداڵ بوون خراپە، ئەوە بابەتێکیکەیە. بەڵام هەل لە ماڵەوە مامانێکی نەخوێندەواری کوردیش سەرپەرشتی دەکرد، هەش بووە لە سجنەکانی ئەنفالە خۆی ناوکی منداڵەکەی خۆی بڕیوە. هەیە بە بەرد ناوکی منداڵەکانی بڕیوە کە تەنانەت چەقۆیەک و مووسێکیشی لا نەبووە. ئەوەندە بە هیممەت ئافرەتی کوردەواری ئێمە هەبووە لە ناو چێڵگە و باخەکاندا منداڵەکەی بۆ خۆی بەداسەکە ناوکی بڕیوە و ژێر بەردێکی داناوە هەتا ئێوارەگە خۆی بردوویەتیەوە. بەڵام دەروونێکی ئیسراحەت چونکە ژانەکەی دەگرت، هەم ئافرەتەکە دەرونی سەلامەت، هەم منداڵ تەندروست و سەلامەت، هەم مەمکەکانی پڕ لە شیر و کۆرپەیەکی جوانی بەخێو دەکرد. ئێستا دەیەوێ ئازاری نەبێ، ئێستا دەیەوێت هەر ئاگای لە دنیا نەبێت تا لە سکەوە کۆرپەکەی بۆ دێنە دەرەوە. ئافرەتێکی ماندوو دەروون ناڕەحەت، منداڵێکی ناتەندروست بێشیر دەبێت بە مەمکە بەخێویکە. چاولێ ئەو سروشتی ژیانەی کە ئەڵڵا دایناوە سوبحانەه وتەعالە دەفەرمێ ژان بگرە بۆ ئەوەی ژیانت جوان بێ. جاوە هەر بۆ دایکان و خوشکانمان نییە، بۆ هەموومانە. وەڵڵاهی ئەم ژیانە داوات لێ دەکات، پێی نەبەخشی ناڕەحەتت دەکات. دووەمیان بۆ قەلەقی و ناڕەحەتی ڕوت تێدەکا خۆت خەریک کردو بە شتانێکەوە، کۆڵێکت لە کۆڵی خۆت ناوە کە پێی دەڵێن مالایەعنی، یعنی هیچ پێویستی نەدەکرد بە شتێکەوە ناڕەحەتی کە پەیوەندی بە تۆوە نییە. وەرە بۆ ئەم برای خۆت گوێ بگرە. یەک مانگۆک من واز لە فەیسبوک و شت بێنە بزانە مێشکت چەند مرتاحە، شەو چەند بە ئیسراحەت دەخەوی. هەر یەکێک لە ئێوە ڕۆژانە خەمی ئەو سەری دنیا بۆ ئەم سەری دنیا لە کۆڵیەتی، ئەو قسەی پێوتۆ، ئەو جوێنی پێداوە، ئەو کۆمنتی بۆ نەنووسیەوە، ئەو لایکی بۆ نەکردووە، ئەم هەموو خەمە لە مالایەعنیە نەبووە دنیا نەبووە قیامەت سوودی هەیە. وەڵڵاهی هەست بە قەلەقی بێتاقەتی دەکەی. کاکە هەندێک کات تەلەڤیزۆنەکە دووسێ ڕۆژە وەکوژێنە، مەخبارم بۆ چییە؟ ئەمانە پێک هەڵدەپڕژێن و ماوەیەک یەکتر دەخەڵەتێن و کەسی لە دوایی سەیەکی لەسەر تەلەڤیزۆن بەرامبەر یەک پێ دەکەن. جا توخوا من حەیف نییە بەرامبەر بە پیایەوە کاتی خۆم بە فیڕۆ بەرم. اتخوا حیف نییە بە دیار فەیسبوک و هەواڵی بنەمای خەڵکەوە ژیانی خۆم بەسەر بەرم، بۆ زیکرێک نەکەم، بۆ تەسبیحاتێک نەکەم، بۆ بەردێک لەسەر بەردێک دانەنێم، بۆ لە باخچەی ماڵەکەما گوڵێک نەنێژم، بۆ دارێک نەڕوێنم. ئەیتۆ ئەم کارانت بکە، بزانە بێتاقەت دەبی، هەست بە بێزاری دەکەی نەخێر. جمعەی ڕابردوو عەرزم کردن کە ساڵی 2013 تۆد هێنری نووسەری بەناوبانگی ئەمریکی کتێبەکە بەناوبانگەکەی خۆی نووسی بە بەتاڵی بمرە. کاتێک ئەم بیرۆکەی کتێب نووسینەی بۆ هەال لە کۆڕێکا دانیشت بوو، بەڕێوەبەری کارەکەی وتی چ شوێنێک دەوڵەمەندترین شوێنی سەرزەویە؟ زۆربەی وتیان وڵاتانی کەنداوی پڕنەوت، هەندێکی زۆری تریش وتیان کانە ئەڵماسەکانی بیابانی ئەفریقیا دەوڵەمەندترین شوێنی سەرزەویە. مامۆستای بەڕێوەبەری کۆڕ وتی نەخێر، گۆڕستانەکان دەوڵەمەندترین شوێنن، چونکە بە ملیار مرۆڤیان تێدایە بە مێژووی مرۆڤایەتی، ناخیان پڕ بوو، هیچیان پێشکەش نەکرد، هەموویان لەگەڵ خۆیان بردە گۆڕستان. لەوێ شایەنی ئەوەیە کرمەکان جەستیان هەڵۆشێنن. بۆیە ئەم پیاوەکە لەو کۆڕە هاتە دەرەوە بیرۆکەی نووسینی کتێبی بە بەتاڵی بمرە. لە ساڵی 2013دا بە بەتاڵی بمرەی نووسی، لەسەر بەرگی کتێبەکە نووسی تکایە وا بژی لە دنیادا کە مردی شتێنێکن نەماوێ، ئیشێکن نەماوێت جێبەجێت کرد بێ، هەرچی هەدبوو بە ژیان بەخشی بێتت و ئەوەی پەیوەندی بە تۆوە نەبوو وازل لێ هێنابێ بە بەتاڵی دەمری، زۆر بە مرتاحی ڕوحت دەرەچێ و حیسابی لای خواشت ئاسان دەبێ. پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ بە بەتاڵی مردن بەڕێزان، هەرچی توانایان هەبوو، هەرچی پێیان بوو، هەرچی ئەرچیان بوو گەیاندیان و کردیان. دەچینە خزمەتێکێک لە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ، یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. یوسف تاکە پێغەمبەرە لە قورئاندا کە لە یەک سوورەتی تایبەت بە ناوی سوورەتی یوسفدا هەموو ژیانەکەی لە مناڵیەوە تا وەزیری و تا وەفاتی هەمووی لە یەک سوورەتە هاتووە. یعنی یەک گۆشەی ژیانی یوسف پێغەمبەر نییە، هیچ پێغەمبەرێک بەو شێوەیە نەبووە، هیچ پێغەمبەرێک لە قورئانە تەواوی بخوێنەوە لە یەک سوورەتی کاملە وردەکاری ژیانی ئاوا باز نەکراوە. ئەزانن ئەوە حکمەتی چییە؟ خوای خالق سبحانه وتعالى پێمان دەڵێ ئەگەر لە ژیان بێزار و بێتاقەت بووی، شتێک بێتاقەتی کردی، عەزیزەکەم پەنا بۆ خۆ کوشتن مەبە، پەنا بۆ خەڵک کوشتن مەبە،
وەرە ئەم قورئانە بخوێنەوە، وەڵڵاهی ئەوەی تۆ لێت بەسەر هاتووە، ئەوەی تۆی بێزار کردووە، ئەوەی تۆی لەم ژیانە ناڕەحەت کردووە، یەک لەسەر سەتی ئەوە نییە کە بەسەر یوسف پێغەمبەر هاتووە. بەڵام هەموو قورئان بخوێنەوە، دوای جومعەش بڵۆن بیخوێنەوە، نابینی ئەو یوسف پێغەمبەرە لەو هەموو ناڕەحەتیانی کە باسی دەکەین یەک جا داوای کردبێت تەوەفەنی، خۆیان بمرێنە، خۆیان نەجاتمدا، خۆیان ڕوحم بکێشە. واللهی هەموو قورئان بخوێنەوە یەک سکاڵاشی نابیستی، یەک سکاڵایەک بکە، هاوارێک بکە، بڵێ ئەی تووشی چی بووم، خوا تاوانم چی بوو وا لێکردم. هەمووی بخوێنەوە بزانە تایەتی ورد و درشتی ژیانی یوسف نووسراوەتەوە لە قورئانە خوا تۆماری کردووە، ئەمانی تێدا نییە، سکاڵایەکیش ناکە ئیلا بینی خۆی خوا بەدڵ، تەنانەت بە زمان بی و تایە خوای گەورە ئەوشی تۆمار دەکرد، بەس بەدڵ لە خوا پاڕاوەتەوە، بۆ کەسیشی باز نەکردووە. ئەوەی ژیان بێزراو دەکا لە بەرچاومان، ئەوەی من و تۆ ناڕەحەت دەکا، وامان لێ دەکا لەم ژیانە بێزار بین ئەم شتانن. یەکەمیان خیانەت و خەڵەتاندنی برادەری نزیکت، ئەو کەسەی زۆر متمانەت پێیەتی، پشتت پێی ئەستورە، خۆشت دەوێ، بە تەمای لە تەنگانەدا فریادکەوێ، وەختێ بە خۆت بزانی ئای چه خیانەتێکی لێ کردووی، چۆن لە پشتەوە لێی داوی، چۆن فڕی داویتە ناو چاڵی تاریکی ژیانەوە. واللهی دەڵێ کاکە متمانم بە کەس نەماوە، ژیان لەبەر چاوم تاریک بووە، فڵان کەس خیانەتی لێ کردم. یوسف پێغەمبەر پێی وتین ئەگەر تۆ برادەر خیانەتی لێ کردووی، من براکانم خیانەتیان لێ کردم، برا پشت و پەناکانی خۆم کە هەمیشە بیرم دەکردەوە من دەبرا لە پشتمە کەس ناوێرە سەیرم کە کەچی ئەوانەی بە پشت و پەنای خۆمم دەزانی، ئەو برایانەی خۆم باوکوش منیشیان خەڵەتان وتیان یەرتع وەیەلعەب. یوسف با بەیانی لەگەڵمان بێتە دەرەوە، تۆزە بای باڵی خۆی بدا، پیاسەیەک کە، خواردنێکی خۆش لەو دەشت و دەرە بخوا، هەندێک گەمە و یاری بکە، کەچی فێڵیان لە باوکیشم کرد، منیشیان خەڵەتاند، بەو دەردەیان بردم کە ناڕەحەتی ترین ژیانم چەش بەهۆی ئەوانەوە. کەواتە ئەگە برادەرەکانت دەستی تۆیان بڕیەوە خیانەتیان لێ کردووی، یوسف پێغەمبەر براکانی خیانەتیان لێ کردووە، بێزار مەبە، مەڕووخێر. دووەمیان ترس، چەند قوتابیمان ئێستا لە خۆناغی 12دا یا ڕەبی خوا خوێندنیان بۆ ئاسان کە و بە ئاواتی خۆیان بگەێنێ. ئەو قوتابیانە لە ئیمتیحان دەترسن، ئەڵێ دەچمە هۆڵی تاقیکردنەوەوە. بەڵام یوسف پێغەمبەر لە تەمەنی تۆ زۆر زۆر تەمەنی ئەزیزەکەم کەمتر بوو، تەمەنی زۆر کەمتر بوو، خرایە چاڵاوێکەوە لە بیابانێکە شەوێک بە تەنها ماوەتەوە، ئەبێت ترسێکی بۆ هات بێ. ئەو مێرد منداڵە ئازیزە سکاڵایەکیشی نەکرد بڵێ خوایە بۆ لەو کاتەدا بەدەمیان نەها بڵێ خوایە بمکوژە و ڕزگارم کە. ئایا ترسەکانی تۆ بەقەدە ترسی یوسف پێغەمبەر هەبووە نەبەخوا، بێزار مەبە. سێمیان فرۆشتن، زۆر کەس دەڵێ منیان فرۆشتیانم، بەخوا هەر یەکێک لە ئێمە زۆر فرۆشاوین لەم کوردستانەدا، بە فرۆشتنیش وڵاتەکەی خۆت لەبەر چاو نەکەوێ، بە خیانەتی بەرپرسانیش لەبەر چاوت نەکەوێ. ئەزانی یوسف پێغەمبەر پێی وتین ئەگەر تۆ فرۆشراوی بۆ مەسلحەتی کەسێک و کورسی و دەسەڵاتی کەسانێک، واللهی من بە واقعی فرۆشرام، منیان برد لە بازاڕە کێ ئەم کۆیلەیە دەکڕێ، ئەمە کۆیلەیە کە لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، یوسف کەریم و ئیبن الکەریم ئیبن الکەریم ئیبن الکەریم، خۆی بەڕێزە، یعقوب بەڕێزە، ئیسحاق بەڕێزە، ئیبراهیم بەڕێزە، بەڕێزی کوڕی بەڕێزی کوڕی بەڕێزی کوڕی بەڕێز، چوار پشت پێغەمبەری خوان کەچی دایان ناو عالەم لە مەزادخانەیە چێ ئامە دەکڕێ، وەشەڕەوه بثەمەن بەخس دەڕاهیم مەعدودە، بە چەند پارەیەکی کەم و بێنرخ فرۆشرا. لەو کاتە سەختەدا واللهی ئینسان مەرگ بە ئاوات دەخوازی، یوسف مەرگی بە ئاواز نەخواست، نەیوت خوای گیان بمکوژە و نەجاتمدا. ئاخر زەلیلی لەمە زیاتر چیکە، بە پارەیەکی کەم ئەم مناڵە جوانە بفرۆشرێ، بکرێ بە کۆیلا، ئاوا زەلیل بکرێ. لەو کاتەشە بێزاری دەرنەبڕی، سکاڵایەکیشی دەکرد، ئەینا خوا تۆماری دەکرد. چوارەمیان بوختانی ئەخلاقیت بۆ بکرێ، هیچ شتێک لە ژیانە بەقەدەر ئەوە نەعوذ بالله خوا پەناماندا قورس نییە بە ئەخلاقترین مرۆڤ بی، کەسێک بێتە ژیانتەوە بە ناوی خۆشەویستیەوە، بەڵام تەنها خۆشەویستی بۆ جەستەی و حەزە جنسیەکانی خۆی هەبێ بەرامبەر بە تۆ. چەند کەس لەم کوردستانەدا خۆیان کوش بەداخەوە، خەڵەتێنران لەلایەن کوڕێکەوە، بەخوا کوڕیش هەیە کچێک ئاوا خەڵەتان دوێتی، تەنها عەشقی جەستەی بوو، تەنها دەیویست حەزە جنسیەکانی پێتێرکە، بەڵام بەخوا لە ناخەوە خۆشی نەدەویست. بۆیە سەیرەکەی دوای مەسافەیەک پەیوەندی ئەم کچە بەسە زمانە دوور لە ئاینە بێنازی دایک و باوکە هەموو ئەسراری خۆی بۆ ئەم کوڕە هەڵڕشتووە
کە دەیەوێت وەکو گورگ پەلاماریدا کچەکە خۆی تەسلیم ناکە ئەمجا بزانە چۆن هەڕەشەی لێ دەکا. ئەو کاتە کچەکە دەست دەکا بە خۆکوشتن، خۆسووتاندن. سوورەتی یوسف بخوێنەوە کچە شیرینەکەم، خۆت ناکوژی. یوسف پێی وتین وەڵڵاهی هەمان دەرد بەسەر من هات، ئافرەتێک بە دەورما دەهات، خزمەتی دەکردم، من وەکو دایکم سەیرم دەکرد. ئەوە سەید و گەورەی ماڵ بوو، من عەبد و خزمەتکار بووم، کەچی ئەو تەماحی لە جەستەی من کردبوو. کاتێک کە ڕەفزم کرد و لەبەری ڕام کرد، وتم معاذ الله چۆن خیانەت لە گەورەیەک دەکەم، چەند ساڵە بەنانی ئەو بەخێوە دەبم لەم ماڵەدا کە وەکو کوڕی خۆی سەیری کردوم، چۆن خیانەت لە ناموسی دەکەم. ئەو ئافرەتە منی خۆش نەدەویست، بەڵکو جەستەی منی دەویست. یەکسەر بۆ خۆی بوو بە شکاتکار، بوو بە حاکم، بوو بە قازی و دادوەر، بوو بە بڕیاردەر و پۆلیس و ئاسایش. یەکسەر وتی ما جەزاء من ئەرادە بئەهلیکە سوءا إلا أن يسجن أو عذاب أليم. سوورەتی یوسف ئاەتی 25. یوسف خوا لە قورئانە بۆی گێڕاینەوە کە باسی دەکا بۆمان. خێزانی عەزیزی میسر زۆر وەکەوەی هیچ ڕووی نەدابێ ئەوی تاوانبار کرد، وتی سزای کەسێک چییە کە خیانەتت پێ بکە ئەی عەزیزی میسر، ئەی وەزیر و دەسەڵاتدار، بیەوێ دەستدرێژی بکاتە سەر ئەهلە خێزانەکەدا، غیرەی دەجوڵێنێ، مەگەر یوسجن. سەیری وردی قورئان کەن، فعلی مضارعە بۆ ئیستیمراریەتە. سزای ئەم کوڕە دەبێ ئیلا دوو شت بێ، یان سجنی هەتا هەتایی، یوسجن یعنی بە ئیستیمراریت، هەتا دەمرێ دەبێت لە زیندانە بڕزێ، ئەو عەذاب ئەلیم، سزایەکی زۆر بە ئێشی بدەین. لە تەفسیری قورئانە دەفەرمێ عەذاب ئەلیمی ئەو کاتە ئەوە بووە کەسێکیان دێنا هەردوو دەستیان دەبڕی بۆی بەدەستی خۆی نان نەخواتەوە، هەردوو قاچیان لە ئەژنۆیەوە بە مشار دەبڕێەوە بەبێ بەنج، جایان دەمری لە ژێریە، یان دڵزگار دەبێت بەبێ قاچ دەڕۆی، یان هەردوو چاویان هەڵدەکۆڵی. وتی ئەم گەنجە دەبێت تەنبیه بکرێ. یوسفێکی بێت تاوان بەسە زمان هیچی نەکردووە، ئەم بوختانەی ئەم گورگە پێ کرد. ها کچەکە فەقیری هیچی نەکردووە، کەوتۆتە داوی خۆشەویستێکی درۆینەی کوڕێکەوە کە خۆی تەسلیم ناکاوە، گورگ ئاسا نایەڵە پەلاماریدا، ئەمجا بزانە چاڕەشەیەکی لێ دەکا. ئەڵێ لە ناوت دەبم، هەموونی هێنیەکانت ئاشکرا دەکەم، بۆ مێردی داهاتووتی دەنێرم. کچەکە خۆی دەکوژێ، وەرە یوسف بخوێنەوە. یوسف وتی ئەمەیان بەرامبەر بە من کرد، بەڵام خۆم نەکوشت، بەخوا سکاڵایەکیشم نەکرد، بەس لە دڵەوە بە زمانیش نەموت، لە دڵەوە لە خوا پاڕەمەوە خوا فریام کەوی. یوسف ئەو عەذاب ئەلیم. پێنجەم خاڵ زیندانی بەناحەق. چەند کەسەیە لە زیندانە خەریکە خۆی دەکوژێ، ئەڵێ وەڵڵی هیچ تاوانێکم نەکردۆ گیراوم، لە سەرتاسەری زەویدا ئێستا ئەم زیندانیانە هەن. یوسف پێغەمبەر پێی وتین ئەگە بەناحەق خرایتە زیندانەوە، پەنامە بە بۆ خۆخنکاندن و خۆ هەڵواسین، پەنامە بە بۆ ناشکوری دەربڕین. مەژڵێ خوایە لە ناوم بەری مەرگێکی پاک و ڕوونم بۆ بنێری لەم سجنە بمرم و ڕزگارم بێ. وەڵڵاهی ئەوە بەسەر من هاتوو نەشموت، هەر دڵم بە ژیان خۆش بوو. خرایە زیندانێکەوە بەناحەق و ناڕەوا بە تۆمەتی ئەخلاق پەنا بەخوای گەورە، بێ مەحامی. وەرە تۆ لە زیندانێکابی مەحامێک نەبێ دیفاع لێ بکە، بەبێ پارێزەر. لە وڵاتێکابی یەک کەس و کارێکت نەبێ. ئێستا خەڵکی زیندانە کە سوکاری هەفتان لەسن سەری لێدەن، هەر چۆنە بە دڵخۆشیەکە. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە وڵاتێکە زیندانی یەک کەس و کارێکی نییە، ڕۆژە سەرێکی لێدا قسەیەکی بۆ بکە، حکمێک دراوە یوسجن هەتا تا ڕزین دەبێت لەو زیندانەدا بمێنێتەوە، بە مردن نەبێت لێ نایەتە دەرەوە. حکمەکە کۆتایی پێ هاتووە. یەک حاکم سەیری دۆسیەکەشی ناکە، هەر بڵێ کە با سەیرێک بکەم زام ئەم کوڕە شاهیدێک بەڵگەیەک ڤیدۆیەک هیچ شتێک نییە، هەر کەس لێ ناپرسێتەوە. لە هەمووان خراپتر لە ناو خەڵکی بووکوژ و دز و جەردەدا دانراوە. سبحان الله، لە هەموو بارەکان خورستر تاکە ئیمانداری ناو ئەو سجن و قەڵا گەورەیە. یەک کەس ئیمانی نەبڵێ لا ئیلاهە ئیلا الله. ئەخەوە زۆر دەردێکی گەورەیە. ئەوەی هەیە مولحید و مشریکە لەنا ئەو سجنەیە، مجریم و تاوانبارە. ئەمی تەنها تێدایە بێتاوان و تەنها کەسێکە بڵێ لا ئیلاهە ئیلا الله. بەڵام لەوێدا بێزاری بە ژیان دەرنابڕێ. بڕواکە کە سوڕەتی یوسفم دەخوێندەوە سیر دەکەی لەو پەڕی ئارامیدا، وەکو مەلایەک بێ لەسەر مینبەر تەشبیه بە پێغەمبەران نەبێ، ئەوە وتار بۆ خەڵک بدا. لە سجنا یوسفەوە دوو کارم هەیە خوایە گیان لەم سجنەدا، بێزار نابم، ناڕەحەتی دەرنابڕم، ئاواتی مردن ناخوازم، سکاڵا ناکەم. یەکەم بانگەواز دەکەم بۆ لای خوا، بەردەوام بە زیندانیەکان دەڵێ ئەئەرباب متەفەڕقون خەیڕ ئەم الله الواحد القەهار. کاکە ئێوە هەتانە بیست بدەپەرستێ، منیش یەک خوا دەپەرستم، تو خوا یەک خوا و ئەڵڵا هەبێ باشە، یان دەیان خوات هەبێ و نەزانی لە کامیان پاڕیتەوە. هەستی دەجوڵاندن بۆ یەکتاپەرستی، لە سجنە دەعوە بانگەوازی دەکرد. دووەمیان خزمەتی ئەو بکوژ و جەردە و مجریمانەی دەکرد، ئەو بێدینانەی دەکرد.
چونکە قورئان بخوێنەوە پێ دەڵێن ئینا نەڕاکە من المحسنین، هەموو شاهیدیان بۆدا والله ئەوەندە خزمەتی ئێمەت کردووە ئەی یوسف پێغەمبەر، ئەی یوسف بەڕاستی شایەنی ئەوەی شاهیدیت بۆ بدرێت تۆ یەکێکی لە ساڵحان و چاکان و بەڕێزان، تۆ زۆر کەسێکی باشی. بە ئەرکی سەرشانی خۆی هەستا ئەگەر لە سجنی شابم هەر خزمەتی کۆمەڵگا دەکەم، با ئەو ئینسانی بەرامبەر مسلمانیش نەبێ، با مشریک و ملحید بێ، با بۆ کوژ و جەر دەبێ، من ئەرکمە خزمەتی پێ بکەم. ئێستا پرسیارێک بە مێشکی تۆدا دێ باشە بۆ یوسف ئەوەندە خۆڕاگر بوو، کاکە خۆ ئەویش گۆشتە، خۆ ئەویش خوێنە، خۆ ئەویش ناخ و دەروونە. ئەم پرسیارە لەگەڵ مابن لە وتاری جمعەی داهاتوودا ئینشاء الله ئەگەر تەمەن باقی بێ لەسەر خێر وڵامی دەدەینەوە لە خزمەت قورئاندا. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای پەروەردگار ژیانمان ئیسراحەت بێ، یا ڕەبی خوای لە قەلەقی و بێزاری یا ئەڵڵا بە دوورمان کەی. پەروەردگارە لێت دەپاڕێمەوە لە قەلەقی و بێزاری و ترس و دڵڕاوچەی دەرونی بە دوورمان کەی. خوایە هەموو ئەو کەسانش کە نەخۆشی دەرونی و نەفسیان هەیە کە بێزارن لە ژیان، یا ڕەبی خوایە چۆن دەرگای ڕەحمەتت لە یوسف پێغەمبەر کردەوە، خوایە ئەوە دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە. یا ڕەبی خوایە هەموو لایەکمان لە هەموو بەینەتیەکانی ئەم دنیا و لە مەینەتیەکانی قیامەت بە دوورکەی. یا شافی یا الله، ئەی ئەو کەسەی شیفای نەخۆشیەکان تەنها بەدەستی تۆیە، شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی، شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری، دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی، ئەوانەی زیندانی ناحەقین یا ڕەبی خوایە ئازاد و ڕزگاریان کەی، یا ڕەبی خوایە ئەوانەی خێری مرۆڤایەتیان دەوێ موفەقیان کەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.